خولی یەک لە دواییەکە سەرۆکایەتی ئەمریکا لە دەستی دیموکراتەکاندایە. لە ماوەی 8 ساڵی ڕابردوودا ئیدارەی ئەمریکا لەلایەن باراک ئۆباماوە بەڕێوەبراوە. ئیدارەی ئۆباما لە ماوەی ڕابردوودا لە چەندین ڕۆ هەڵسەنگاندنی بۆ کراوە و لە زۆر ڕووشەوە بە تایبەت لە بواری سیاسەتی دەرەوەدا ڕووبەڕووی ڕەخنەی توند کراوەتەوە. لە سەردەمی ئیدارەی ئۆبامادا چەندین گۆڕانکاری جیۆپۆلۆتیک ڕوویاندا کە دەکرێت بە سەردەمی گەردەلوول بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وەسف بکرێن. ئەوەش بە لە بەرچاوگرتنی گۆڕانکاریە گەورەکان و ئەو مەترسیانەش کە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ بوونە سەرچاوەی هەڕەشە بۆ ئەمریکا. ئیدارەی ئۆباما لە ماوەی 8 ساڵی ڕابردوودا ڕووبەڕووی قەیرانی دارایی جیهان و قەیرانی یۆرۆ بۆتەوە. لەگەڵ ئەوەشدا لەو ماوەیەدا لە چەندین وڵاتی ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاست سیستمی سیاسی گۆڕا کە لەگەڵیشیدا هاوسەنگی هێز و تێڕوانینەکانی ئەمریکاش لەگەڵیدا گۆڕان بە تایبەت لە سووریا و عێراق و لیبیا و یەمەن. هەر لەو ماوەیەدا ئیدارەی ئەمریکا دوای نزیکەی 10 ساڵ لە دانوستان لەگەڵ ئێران لەبارەی پرۆگرامی ئەتۆمی ئەو وڵاتەوە دانوستانەکانی بە ئەنجام گەیشت. لە هەمان کاتیشدا هەڵهاتنی ئێدوارد سنودن و بڵاوکردنەوەی چەندین بەڵگەنامەی نهێنی لەلایەن پێگەی ویکیلیکسەوە ئاستەنگی تر بوون لە بەردەم ئیدارەی ئۆبامادا. چاودێرانی سیاسەتی دەرەوەی ئەمریکا بە لە بەرچاوگرتنی ئەو هەموو ئاستەنگ و گۆڕانکاریانە پێیان وایە ئەستەمە لە یەک گۆشە نیگاوە لێکدانەوە بۆ ئەدای دیموکراتەکان لە ماوەی 8 ساڵی ڕابردوودا بکرێت و کاریگەریەکانیشی لەسەر هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمساڵ شی بکرێتەوە. لەبەر ئەوەی ئیدارەی ئۆباما چەندین خاڵی لاواز و لە هەمان کاتیشدا خاڵی بەهێزیشی هەیە، هەر بۆیەش ئەستەمە پێشبینی ئەوە بکرێت کە دەنگدەرانی ئەمریکا دەیانەوێت دیموکراتەکان لا دەسەڵاتدا بمێننەوە یان جارێکی تر کۆماریەکان بگەڕێنەوە کۆشکی سپی. لە ماوەی کەمپینی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکادا 3 دیبیت لە نێوان هەردوو کاندیدەکەدا هیلاری کلینتۆن و دۆناڵد ترامپ بەڕێوەچوو. ئەوەی لە خوێندنەوەی ئەو دیبیتانەدا بەدی دەکرێت ئەوەیە کە هەردوو کاندیدەکە بۆ چوونیان وەک یەک نییە لەبارەی قەیرانی سووریا و لە ناوبردنی داعش و مامەڵەکردن لەگەڵ ئێران و چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ ناکۆکیەکانی واشنگتۆن لەگەڵ ڕووسیا. Every time Donald thinks things are not going in his direction, he